شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ ئاوەدانکردنەوەی ماڵی هەژاران. شانیان خستۆتە ژێر بارێکی قورسەوە، بەڵام هەنگاوی گەورە دەنێن بۆ ئەوەی بەزوویی خواردنەکان بگێنە دەستی هەژاران. ئەوانە ئەندامانی ئەنجومەنی سەربەرزی کۆمەڵی ئیسلامین. ئۆتۆمبیلەکانیان پڕ دەکەن لە خۆراک و دەیبەنە بەردە ماڵی هەژارەکان بۆ ئەوەی لەم دۆخە سەختەدا دەستباری ژیانیان بن. توانیمان وەزبەی یەکەم کە کۆمان کردەوە لە خێرخوازان و ئەو برایانەی کە لەم سنوورەیە هەن، توانیمان نێزیکی 300 حیسا خواردن خۆراکی باش دابینکەین بۆ فەقیر و هەژاران لە سنوورەکەیە و دابەشیکەین بەپێی ئەو ناوانەی کە بۆمان هاتووە لە سنوورەکانەوە. ئەو 300 حیسایمان تەوزیع کرد و دیارە ناو زۆرە هات بۆمان، ناوی فەقیر و هەژار لە گەڕەکەکانە و ئەهاتن لێرە ناویان ئەنووسی. ئێمە بە پێویستمان زانی پرۆژەکەمان بەردەوام بێت، پرۆژەکەمان بەردەوام بێت و وەزبەی دووەمماندا داوا کرد لە خێرخوازان کە هاوکارمان بێن بەدەمانەوە بۆی بتوانین هاوکاریان بین لەم کاتەیە. بۆیە وەزبەی دووەم کە دەستمان پێ کردەوە 160 حیسەی ترمان کۆ کردەوە. الحەمدوللا ئێساوە دابەشیەکەینەوە بەسەر فەقیر و هەژارەکانە ئینشاءڵڵا. بەکۆی گشتی تقریبەن ئێمە نێزیکی 460 بۆ 470 حیسەمان تەوزیع کردووە. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا خەڵکی لە ئیش و کار کەوتون و لە ماڵەکانیان نایەنە دەرەوە. ئەوەش کاریگەری گەورەی کردوتە سەر ئەو خێزانانەی کە بژێوی ژیانیان لەسەر کاری ڕۆژانەیان بووە. ڕێژەی هەژاری و نەداریش بەهۆی ئەم دۆخەوە ڕوو لە هەڵکشانە. بێگومان ئەم سنوورەی ئێمە فەقیری زۆر زیاترتیایە، بەڵام ئەم بار و زروفە زۆر زیاتری کردووە. قەناعەتان بێت نامم لایە ئەڵێ 10 ڕۆژە لە ماڵەکەمە نان و چا ئەخورێت. چەندین خەڵک هەیە کە دەنگی بە هیچ شوێنێک ناگات. بۆیە ئێمە پرۆژەکەمان بەردەوام ئەبێت و ئەم دۆخەش دۆخێکی ناهەموارە. خەڵکی هەیە پارەی پێ نییە، خەڵکی هەیە خواردن و قوت لە ماڵەکەیان نییە. بۆ ئەوەی کە ئێمە تۆزە لە ناڕەحەتی ئەم خەڵکە کەمکەینەوە، لێرەشەوە داوا لە ئەو خەڵکە خێرخوازە ئەەکەین کە هاوکاریمان بکەن، ئێمە بتوانین زیاتر هاوکاری خەڵکی بکەین. لەم دۆخەدا خێرخوازان توانیویانە بەهانای بەشێکی زۆر لە هەژارانەوە بچن، خۆراک و پێویستی ژیانیان بۆ دابین بکەن، ببن بە چرایەک بۆ ڕووناکردنەوەی ماڵی هەژاران. پرۆژەی دابەشکردنی خۆراک بۆ هەژاران بە پشتیوانی خوا و خێرخوازان بەردەوام دەبێت و هەموو ماڵێک ئاوەدان دەکرێتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.